ئێوارەتان بەهاش بیسەر بینەرە خۆشەویستەکان خۆشحاڵم لە ئێوارێکی دیکەی ئێوارانی سلێمانی دێم و خزمەتتان پرۆگرامی ئێوارانی سلێمانی هەمیشە هەوڵی ئەو دەدات ئەو بابەتانی کە زۆر گرنگن لە ژیانی ڕۆژانەماندا ئەو بابەتانی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پێگەیاندنی خودەوە سوودی لێ دەبینین ئێمە بیان دوێنین ئەو میوانە بە ڕێزانەی کە دێنە ستۆدیۆ لامان هەمیشە من زۆر خۆشحاڵم کە هەر کاتێک دێن پرزانیاریمان دەکەن کۆمەڵێک خاڵی گرنگمان بۆ باز دەکەن کە ئێمە دەتوانین وەکو بابەتێکی ئیلهام بەخش وەری بگرین. جا پرۆگرامی ئەمڕۆم لە پێشەکەی زۆر من زیاتر هیچ باز ناکەم حەزەکەم تایبەت لە بیوانەکەمان ببیستین بەڵام ئەوەندە تا پێ دەڵم زۆر بە سەرنجەوە گوێگری ئەم پرۆگراممان بن کۆمەڵێک زانیاری زۆر گرنگی تێدا دەبێت بۆ خێزانە بەڕێزەکان بۆ قوتابیە خۆشەویستەکان بۆ گەنجە ئەزیز و بەتواناکانمان چونکە پرۆگرامی ئەمڕۆ باس لە بابەتێکی زۆر گرنگ دەکەین ئەویش کە داهاتی تاکە کەس و چۆنیەتی بەدەستهێنانی داهاتە و چۆن من بزانم و فێر ببم کار بەو بڕوانامێم بکەم کە ساڵانێکی زۆرە بۆم خوێندووە چۆن فێر ببم بزانم کۆمپانیاکان بناسم ئەو لایەنانە بدۆزمەوە کە بۆ من شیا و گرنگن هەو ئەمانە و هەروەها چۆن بگەڕێم بە دوای خودی خۆمدا خۆم بناسم بۆ ئەوی بزانم خۆم بناسیان بە کەسەکانی دیکە هەڵبەتە بابەتەکە زۆر لەمە زیاتر هەڵدەگرێت ئەمەندەم بوت بۆ ئەوەی زۆر بەسەرنجەوە کە کاتێک لەگەڵ میوانی خۆشەویستم کاک کەمال داستان دەست دەکەم بە قسە ئێوە گوێبیست بن من ئەوەندەم بوت بۆی وریابن و وشە بە وشەی جەنابەت بە زایە نەدەن کاک کەمال زۆر بەخێر بێت. بەڕێزیت خۆشحاڵم کە لەم بەرنامەیە لەگەڵ جەنابتە بەشدارە بەم. بەڕێزی سوپاس دەکەم. بەتایبەت لە لای بەڕێستان یەکێکن لەو کەسانەی کە بەتایبەت لە یاد نەکەم کە جەنابتان ڕاهێشکاری بازرگانین و کۆمەڵێک چالاکی ترتانێ بەزەم ڕێمە تایبەت لەسەر ئەو لایەنە لەو سوچەی ژیانتان قسە دەکەین کات زۆر گرنگە و مامەڵەکردن لەگەڵ کاتدا مامەڵەکردن لەگەڵ خودی ژیانی خۆمان. جا ئەمەوێ وەکو سەرەتا باس لەوە بکەم کە ڕاوێشکاری بەگشتی ڕاوێشکاری چییە؟ و کێن ئەوانەی ڕاوێشکاری تایبەتیان هەیە و لەکوێیە پێویستە ڕاوێژ بکرێت وەکو ئەو شیکردنەوەی پێشتری شەر بەرزساوەتان باسکەم حەزەکەم ێستا لە پرۆگرامەکە دەستپێکمان بەوە بێ. زۆر سپاس بۆ هەموو سێکتەرەکانی ژیان بۆ هەموو سێکتەرە جیاوازەکانی ژیان کەسانی ڕاوێژکاری بە ئەزمون و بەتوانە پێویستن گرنگن بۆ هەموو بەشەکانی ژیانی مرۆڤایەتی لە بواری سیاسەتە لە بواری کاری بازرگانی و کاری بزنسە لە بواری پەروەردەیە لە بواری خێزانە لە بواری کۆمەڵناسیە لە هەموو بوارە جیاوازەکانە ئێمە پێویستمان بە ڕاوێژکاری زۆر باش هەیە. ڕاوێژکارەکان بە شێوازێکی گشتی تایبەتمەندی خۆیانیان هەیە واتە اختصاسیان هەیە هەر ڕاوێژکارە و لە بوارێکە مختصە هەیە ڕاوێژکاری یاساییە وایە لە بواری یاسایی شارەزایی هەیە ڕاوێژکاری هونەریە ڕاوێژکاری سیاسیە ڕاوێژکاری سەربازیە وانە عسکەری لەگەڵ ڕاوێژکاری خێزانی ئەمانە اختصاسەکان جیاوازە پۆلیان کراوە جیا کراوەتەوە هەر کەسە و لە بواری خۆیە دەتوانی پسوەڕای پێ بکەی ڕاوێژی پێ بکەی ڕاوسەرنجی وەربگری و سوود لە توانەکانی وەربگری و لە ئەزمموی ئەو فێر ببی. دەستەکانتان خۆش بێت لە ئێستادا لە ئێستەی هەرێمی کوردستان و ئەو ئاستەی کە ئێستا ناوچەکەمانی تێدایە تا چەند کۆمپانیاکان و کەرتی تایبەت گرنگی بە ڕاوێژکاری دەدەن بۆ بابەتە جاجیەکانی کارەکانیان. هەموو ئەو کۆمپانیانی کە لەسەر ئاسێکی فراوان ئیشەکەن و ئەیانەوێت گەشە بەتوانەکانی خۆیان بدەن و بازارێکی بەهێزتر دروستکەن بۆ خۆیان مارکتینگی باش بکەن و ئایتمیان زۆرە و فرۆشیان هەیە بازاڕیان تا ڕادەیەک باشە دنیای دەرەوەیان بینیوە خوێنەرێکی باشن متابعێکی باشن گەشوونتە ئەو بیکردنەوەی کە پێویستیان بە ڕاوێژکاری بازرگانی هەیە و گەیشوونتە ئەو ئاستەی کە دەبێت کاربەندەکانیان لەسەر ئاستێکی بەرزتر باشتر بەهێزتر کار بکەن بۆی پێویستیان بە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی هەیە پێویستیان بە ڕاهێنەری گەشەپێدانی ئابووری هەیە و پێویستیان بە ڕاوێژکاری بازرگانی هەیە تاکو پرسوڕای پێ بکەن بچنە ئاستێکی بەرزتر و لە لیڤڵشی بەرزترا کار بکەن لە پێناوی بەرژەوەندی مادی خۆیان. بەڵێ کاکەمال ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی و ڕاوێژکاری بازرگانی تا چەند جیاوازی هەیە لەگەڵ بەشی مارکتین و بەڕێبەری مارکتین یاخود یەکگرەوە و پارچەی بەشێکن؟ ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی
بۆ هەموو تایبەت بۆ ناو کۆمپانیەکان بۆ ناو کۆمپانیەکان ئەوەی کە گرنگە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی بۆ ئەوەی کە کەسی بەرامبەر فێر بکات خودی خۆی بە باشی بناسێت جۆگرێکی زۆر باش بێت سپیکەرێکی زۆر بەهێز بێت بۆ فرۆشیارە بەشی فرۆشتنی کۆمپانیەکان بەڵێ بۆ کاری مارکتینگ بۆکە مارکتینگ بەهێز بێ پێویست بە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی هەیە چونکە ئەو کەسەی کە لەگەڵ کۆمپانیەکانە کارەکە دواتر ئینسانە مرۆڤە ئەگەر تۆ کەسی کارا و ئەکتیڤ و زیرەک و لێهاتوو بە ئەزمون کارەکان ئەنجام بدا لە موسسەیەکی گەورە لە دامەزراوەی گەورە لەناو کۆمپانیایەکە یا لە شۆڕومێکە بۆ بەشی فرۆشتن ینی بڵین کاربندی بەشی فرۆشتن ئەگەر کەسانێکی زیرەک و بەتوانە بن و هەموو ئەو بەرلامانی کە گرنگە بیزانن لەم سیان کردی بێ خوێندبێتیان دەبنە کەسانێکی بەهێزی باش ئەو کەسانش دەتوانن داهاتی مادی باش دروستکەن واتە بەڕای من گەشەپێدانی مرۆیی گرنگتر و باشتر و بەهێزتر و پیرۆسترە چاکترە لە گەشەپێدانی ئابووری کە گەشەپێدانی مرۆیی پێرفێکت بوو باش بوو دوای و گەشەپێدانی ئابووری دەستەبەر و فراهەمە بێ بۆ خۆی گەشەپێدانی ئابووری کاتێک دروستە بێ کە گەشەپێدانی مرۆیی بەهێز بێ اینجا گەشەپێدانی ئابووری بۆ خۆی گەشە دەکات و بەرەو سەرەوە جا حەز دەکەم لەوە تێبگەین کە ئەمە تایبەت باس لە گەشەپێدانی مرۆیی دەکەین و هەڵبەتە هەموو بەبەست و ئامانجی ئەمانە بۆ ئەوەیە تاکێکی وشیار و چالاک بەرهەمبێنین جا بۆ ئەوەی کە کار دەکات و بەشێکە لە بەشی فرۆشتن و کارکردنی کۆمپانیەکان یاخود وەکو خودی خۆ چونکە هەموو شتێک لە ژیاندا پێم وابێ چەند لایەنێکی هەیە من کاتێک کە کارمەندێکی دڵسۆز و باشم هەم کۆمپانیاکەم سەرکەوتوتر دەبێ هەم خۆشم کەسێکی سەرکەوتوو دەبم لە هەمان کاتە چونکە بووی ئەو بیر و ڕایە ڕۆنترکەینەوە هەندێک جار ڕەنگە دەستی کار یاخود کرێکارەکان هەندێک جار دەگەنە خاڵێک پێیان وایە ئەمان تەنها بەکارهێنەرێکن یاخود وەسیلەیەکن بۆی کۆمپانیەکە پێی گەورە بێ خۆیانیان لە یاد کردووە جا گەشەپێدانی مرۆیی چۆن ماوەڵە ئەکات لەگەڵ بابەتی ناخ و خودناسی کرێکار خۆی بۆی لەم خاڵە گرنگە تێبکە گەشەپێدانی مرۆیی باڵێن دەورێکی ئیجابی کاریگەری بەهێزی هەیە بۆ پێگەیاندنی تاک ئەو کەسانی کە لەناو کۆمپانیەکانە کارەکەن وەکو کارمەندێک بۆ بەشە جیاوازەکان لە ئاستە جیاوازەکانە بۆ ئەوی کە بتوانن باشتر کارەکانی خۆیان ئەنجام بدەن واتە ئەمانە ڕاهێنانیان پێکرێت ئەبن بە کەسانێکی مدەڕەب تەدریبیان پێکرێت لە خولی ڕاهێنان و فێربوون هەموو ئەو شتانی کە گرنگە داتا و زانیاری تازەیان پێدرێت و ئەپدەیت بنەوە و خودی خۆیان بە باشیە ناسن و لە ئاسێکی باشتر کارەکانیان ئەنجامەیەن ئەمە بۆ هەموو کۆمپانیەکان گرنگ و پێویستە کە ڕاهێنان بە ستافەکانی خۆی بکات و گەشەیان پێ بدات و بەرهێنانیان تیا بکە واتە ئیستیسمار بکە پارە خەرج کات پارە سەرف کات لە دروستکردنی کاربەندەکانی بۆ ئەوەی کە باشتر و چاکتر کارەکانیان ئەنجام بن بە شێوازێکی زۆر سەردەمیانە بەڵێ خودناسی چییە کاکمە لەگەر جەناب پێمان بڵێ و تا چەند گرنگە بۆ هەر تاکێک کە خودناسی خۆی هەبێ و لە ئێستاشدا دەبینین کۆمەڵێکی زۆر لە خول و وەرکشۆپ و سیمینار دەکرێتەوە بۆی تایبەتر ئەمەیان بۆ قوتابیان و لاوان لە تەمەنی سەرەتای ژیانیاندا لە دووی ئەم بابەتە بڕۆن ئەزانین چی کاک دیاری خودناسین زۆر بابەتێکی گرنگ و هەستیارە ئەگەر مرۆڤ خودی خۆی نەناسێت نازانێت مامەڵە لەگەڵ خودی خۆیان بکە و ناتوانێت مامەڵێکی تەندروست لەگەڵ خۆی و کەسانی چواردەور و بەرابەرەکەیان بکە هەڵبەتە خوای گەورە کۆمەڵێک بەهرەمەندی و توانایی تایبەتی بە مرۆڤەکان بەخشیوە لە کەسێکەوە بۆ کەسێکە جیاوازە هەموو مرۆڤێک هەندێک بەهرەمەندی تایبەت بە خۆی هەیە سکیڵی هەیە ئەگەر تۆ خۆت بە باشی بناسی توانەکانی خۆت ئەدۆزیتەوە بە دوای خۆتە بگەڕێت تا خۆت ئەدۆزیتەوە تاکو ئاشتەوەی لەگەڵ خۆتە دروستەکەی تاکو لەگەڵ خۆتە ئەسازی تاکو تعریفی خۆت پێناسی خۆت ئەزانی چییە کە توانە و تاقی خۆت زانی ئەو کاتە ئەزانی چۆن مامەڵە لەگەڵ خۆتا بکەی و خۆتت خۆشەوێ لەگەڵ خۆتا ڕازگۆی باوەش بە خۆتاکەی ئامێز بۆ خۆتە گریتەوە لەگەڵ خودی خۆتا قساکەی کۆبوونەوەی داخرا و لەگەڵ خۆتا ئەنجامەیەی و باشتر خوێندنەوە تەبێ بۆ هەموو شتەکان و بۆ هەموو ستێپەکانی ژیان پلانت ئەبێ بەرنامەتە بێ بۆ استراتیژێکە دەبێت تایبەت بە خۆت کە مەهارەت و توانای خۆتت دەستنیشان کرد ئەزانیت لە چ بوارەکە کار بکەی
و ئەزانی چیت ئەوێ بۆ دروست بووی چی ئەەکەی ئەتەوێ بە چی بگەی ئامانجی سەرەکی تۆ چیە لە ئایندەیە و چۆن کاری بۆکەی تاکو بە ئامانجی خۆت بگەی کەواتە ئەگەر خۆت بەباشی بناسی توانەکانی خۆت ئەدۆزیتەوە توانەکانی خۆت گەشە پێ ئەدەی پەروەردەیەکەی بەهێزیەکەی بۆ لیڤڵێکی بەرزتر و چاکتر ئەو کاتە تۆبی بە کەسێکی تایبەتمەند لە یەک دوو مەجاالە لە بوارێکی تایبەتە ئەم بوارە بۆ تۆ دەبێتە سەرچاوی داهاتی مادی ئەتوانی ئەمەقی بە بزنسێکی گەورە ئەتوانی کاری جدی لە سەرکەی ئەمە نیعمەت و بەرەکەتە خی گەورە بە ئینسانەکانی بەخشیوە هەتاکو خۆت نەناسی ناتوانی هەنگاوێکی ڕاست و دروست بنی بەرەو پێشەوە کاک کەمال ئەم پرسیارەیانم لەگەڵ پسپۆرەکەتان ڕاوشکاری بازرگانی گرێ دەدەمەوە هەم لەگەڵ ئەم خود ناسیە لە ڕووی کارکردن و بەدەستهێنانی کارەوە یاخود لە کاتی کارکردن لە هەر سێکتەرێکا بێت بەڵاتەمە بەسم بۆ کەسانێک کە لە کاردان تا چەند نەکردن یاخود کاتێکە کەسێک ئەوەندە باش خۆی ناسی تاو ئاشتەوایی خۆی وەرگرت لەگەڵ خۆیدا ئەمە ڕێگەما پێدەدات کە ئێمە لە هەندێک خاڵدا بڵین نە چونکە زۆربەی کات لە کاتی کارکردنە ئێمە بۆ فێر بوون یاخود ئەوە بە خاڵی سەرکەوتن دەزانین کارمەندێک کە لە هەر پۆزیشنێکا بێ نەزانێ هەر کارێکە بێ هەر پێویستیەکە بێ لە شوێنی کارەکەی گورج و گۆڵ ڕاکا بیکە هەموو ئیدارەیەکی پێ بکرێت کارگەڕی ئەو کارەی خۆی جوان بەڕێ بەرێ بەڵام هەندێک کاتیش هەیە دەبینین کە بۆی دووچاری ئیستیغلالکردن نەبێتەوە دووچاری ئەوە نەبێت کە مافی نەخورێ لە لای بەڕێوبەرەکەی و خاوەن کارەکەی و ئەوەی بزنسە گەورەکەی پێ جا ئەم خود ناسیە بای ئەوەندەیە یاخود دەگاتە ئەو خاڵێکی ئێمە بزانین لەکوێ بڵێن نا من ئەمە ناکەم ئەمە مافی من نییە یان هەر دەبێت تێبگەین لەوەی کە کار گرنگە و دەبێت کار بکرێ بۆی کار دیاری ئەگەر دەرفەتە بێ من دوو بابەتی گرنگ باسکەم دروستکردنی پرۆژەی سربەخۆ ئابووری سربەخۆ لە کەرتی تایبەتە هەموو خاوەن کۆمپانیەکان گەورەترین کێشان ئەوەیە کە کارمەندی ئەکتیڤ و زیرەک و پرۆفیشناڵیان کەمە یان بە ئاستەم دەستیانەکەوێ یا بە زەحمەت دروستیەکەن زۆربەی کۆمپانیەکان کۆگای گەورەیان هەیە شۆڕوومی گەورەیان هەیە پارەی باشیان هەیە ئیقتصادیان بەهێزە ئایتمی زۆریان هەیە سیستم و پلان و بەرنامەی کاری بازرگانیان هەیە پەیوەندی بازرگانی و پەیوەندی کۆمەڵایەتیان هەیە مارکتینگی باشیان هەیە ڕێکلامیان هەیە استراتیژیشی تایبەت بە خۆیانیان هەیە لەمانەیە زۆر باشن هەتا سیستمی داتابیس و حساباتیشان زۆر باشە ڕەنگە HR باشیان هەبێ باشە بەڵام کاتێک کە لە بەشی ئایتیە لە بەشی داتا ئینتەریە لە بەشی ڕێکلامە لە بەشی سۆشیال میدیا لە بەشی بۆ کاری مندوب پێویستیان بە کارمەند دەبێت ئەمە بێ بە کێشە و گرفت بۆیان چونکە ئەو کەسی کە ئەمان دەیانەوێت دەستیان ناکەوێت یان زۆر دەگمەن و کەمن نایەن دۆزنەوە یان دەستیان ناکەوێت لە کاتێکا لە ناو هەرێمی کوردستان دەیان هەزار دەرچووی پەیمانگا و زانکۆ هەیە کە بە دوای ئیشە ئەگەڕێ و تەماشای سایتەکان و تەماشای سۆشیال میدیا کات لە پەیجەکانە بۆ ئەوەی کە هەلیشی کار هەبێت دەرفەتێکی هەلی کار بێ بڕوا بە ئەو کارکردنە کار بکات بەڕاو قەنەعەتی من بەڕێژەی لە 180 هەموو کەسانەی کە ئیش و کاریان نییە خەتای خودی خۆیانە ئەنی خۆیان بەس ئەمان بۆچی بەچی گرێتدایەوە لەگەڵ پرسیارەکەی من کاکەمالیانی بەوەی کە ئەزانم بەڕێزت ئەمێ دووشتی گرنگ باسکەم پێش وەڵامیان کارمەندی ئێمە با باسی کورت ئەەکەین تایبەتەوەن نەئی زۆرە ناکەمی زۆرە یان نازانێت بچێتە شوێنی دروست بۆ خۆی بەڵازانم کاک دیاری ناتوانێت بچێتە شوێنی دروست بۆچی من چەند کۆمپانیاکەم بەڕێوە بردووە پێشتر کەسانێک بۆ هاتوو بۆ لای من وتومە ئەم پرسیارانە گرنگە پرسیاری جەوهەریە تۆ بەهرەمەندی چییە؟ هیچ حەزەکەی لە چی ئیشێکا کار بکەی ئەڵێ هەر ئیشێک بێ ئەنی خۆی نەدۆزیوەتەوە ئەتوێ چی ئیشێ بکەی هەر ئیشێک بێ کەسانێکی زۆر هەیە بەم ناڵێت ئەگەر دەرفەت و هەلی کار هەبوو لە کۆمپانیەکان بۆ حکومێک کە تۆ پەیوەندی بازرگانیت باشە و عیلاقاتێکی بەرفراوانت هەیە ئەگەر کۆمپانیاک پێویستی بە کارمەندێکی باشە بوو من ئامادەم من پرسیارێک لێکە مەڵم تۆ اختصاصت چییە؟ نیەتی زانکۆ تەواو کردووە پەیمانگە تەواو کردو بەڵێ لە چییە شارەزاییت هەیە لە چییە ژمێریارێکی بەهێزی داتابیست زۆر باشە
پرۆفشناڵی لە بواری سوۆشیال میدیا و ڕێکلامە لە دیجیتال مارکتینگە اختصاصی تۆ چییە لە چ شتێکە پسپۆڕ و تایبەتمەند و لێزان و زیرەکی لە هیچە ئەڵێ من لە داهاتووە ئەمەوێ فێر بم بەڵێ من لە داهاتووە ئەمەوێ فێر بم کە چوومە ناو کۆمپانیەکەی تر لە چەند ساڵی داهاتووە بەڵێ کەواتە لە سەرەتا هیچ ئیش لەسەر خودی خۆی ناکات کێشەکەی ئێمە ئەوەیە قوتابی لە کاتی خوێندنا فێر نابێت چاوەڕێی لە کاتی کارکردنا فێر بێت ئەمە بۆچی ئەگەڕێتەوە لە دوای ئەو ئەزبوونی ئێوە ساڵانێکی زۆرە لەگەڵ کۆمپانیەکانە کار دەکەن و بەرکەوتنتان هەیە هەم لەگەڵ ئەوەی کە لە دوی کار دەگەڕێ هەم ئەوەی کە کار دەبەخشێ بۆچی دەگەڕێنەوە پێتان وایە لە سیستمی خوێندن و زانکۆکانمانە ئەم کێشە هەیە یاخود لە سیستمی پەروەردەیی خێزانیشمانە بە هەماشەوە بۆ فێرکردنی منداڵ لە ناو خێزانە چۆن لە دوی کار بگەڕێت پەیوەندی بە سیستمی پەروەردەییەوە هەیە پەیوەندی بە سیستمی منهجی دراسیەوە هەیە لە پەیمانگەکان لە زانکۆکان دەیان وانە ئەخوێنرێت کە ڕەنگە من و تۆ هەرگیز لە ژیانمانە پێویستمان پێیدا بێ باشە ئەوەندی کە گرنگی ئەدرێت بە هەندێک بابەتی تر ئەگەر من لە منهجە ئەمە جێگە بکەنەوە گەشەپێدانمان نییە گەشەپێدانی مرۆیی گەشەپێدانی ئابووری سربەستی دارایی دروستکردی ئابووریکی سربەخۆ چۆن کار بۆ خۆت ئەدۆزیتەوە چۆن پرۆفایلێکی بەهێزت دەبێت چۆن سیڤە بۆ خۆت دروستەکەی چۆن بە دوای هەلی کار و دەرفەتی کارە ئەگەڕێی چۆن دەتوانی کاتێکە زانکۆ تەواو کرد لە مودێکی زەمانی کورتە ئیشەشی زۆر باشتە بێت لە زەمنی 4-5 ساڵی زانکۆ چۆن لەو کاتانەی کە دەست بە چاڵە فەراغت هەیە کۆرسی ئۆنلاینە خوێنی چۆن گەشە بە توانەکانی خۆت ئەیەی چۆن بەشداری فێر بکرێت لە کات بەڵێ چۆن بەشداری کۆرسە زانستیەکانەکەی باشە کاکەمال کێشەیەکی دیکە کە زۆر ئەیبیستین ئەوەیە تا ڕادێک بەداخۆ بۆتە باویش دەڵێن ئەوەی کە لە دوی کار دەگەڕێت دەڵێت کارکردن بۆ ئەبێ ناسیاوێکت هەبێ بە سیڤ نییە بە پەیوەندیە کە پێشوەختە هەبێت لە نێو کۆمپانیەکانە تا چۆن ئەمە ڕاستە جەنابەت بەوەی لە نێو کۆمپانیەکان و نزیکی کە پێشتر باسی ئەوەت کرد کۆمپانیا هەیە تووشی ئەوە بۆ کاری وەستاوە لە بەروی کاربندێکی باشی دەست نەکەوتووە ئێمە لە سەدەها و هەزارەهانیشمان هەیە ئەڵێ منیان ناوێت لە بەروی واستەم نییە ئەمە تا چەند یەکەگرێتەوە لە 100% بەڕای من ئەوەی کە من ئاگادار بم و شارەزار بم ڕاست نییە بۆچی دەیان خاوەن کار و پرۆژەی گەورە هەیە کچەکەی خۆی کوڕەکەی خۆی لای خۆی کار ناکە کوشکە زاو برازەکانی نەهێنێ بە لای خۆی لەبەر ئەوەی لە توانەکانیان ڕانابێنێ لە توانای ئەوان ڕانابێنێ ئەزانەیە کچەکەی یا کوڕەکەی یان کەس و کاری نزیشی بخاتە هەر پۆستێکەوە هەر بەشێکەوە ناتوانێت ئەرک و واجباتەکان زۆر بەباشی ئەنجام بدا بۆیە خەڵکی هەرێمی کوردستان خاوەن بزنسی گەورە ئەوانەی کە پرۆژەی بچوشیان هەیە سمۆڵ بزنس تاکو بزنسی گەورە زۆر جار دەستی بیانی هەوڵێن بۆ دەرەوەی وڵات کەسانی باش پێیاکەن لە وڵاتی تورکیا لە وڵاتی ئێران لە وڵاتە عەرەبیەکان لە ئەوروپا لە کۆریا لە چین هەر بۆی ئەشەمیز بپرسم بۆ دەستی کاری بیانی ئەوەندە زۆر لەبەر ئەوەی کە ئێمە فراغمان هەیە لەبەر ئەوەی کە ئێمە کەسانی بە ئەزمون و زیرەکمان ناڵی نیمانە دەگمەن و کەمە بەس بەڕاستی ئەمە کارەساتێکەکەەوە ئێمە لە کاتێکا ئێستا کۆمەڵێکی زۆر دەتوانین بڵین لێشاوێک لە دەرچوانی زانکۆ پەیمانگەکانمان هەیە بەڕاستی لە ئێستا کۆمەڵێکی زۆر لە زانکۆکانی کەرتی تایبەتی کراونەتەوە کە ساڵانە بەرەمێنانی پسپۆڕە جاجیەکانەکەن باشە ئەی هەموو ئەمانە دەچنە کوێوە ینی ئەبێ ئێمە ئەگەر چارەسەر چییە بۆ ئەمە بۆ کەسێک کە دوی کار ئەگەڕێت چۆن خۆیان پەروەردە بکەنەوە هەموو ئەو کەسانی کە دەرچووی زانکۆن یا دەرچووی پەیمانگاکانن لەگەڵ ڕێز و حورمەت بابۆیان ئەوە بە شێوازێکی سەدحی کەڤەر ڕووکەش کوی گشتی بەرنامەکانیان تا ڕادێک خوێندووە بەڵام مهارەتی خۆیان نازانن وەرتیساسیان جا نەکردوێتەوە تایبەتمەندی خۆیان نازانن ئەسڵن زەوق و سەلیقەی خۆیان نازانن ئەسڵ خۆی نازانێت خودی خۆی چی ئەوێت یعنی کەسانێکی زۆر هەیە ماستەری هەیە لە بوارێکدا کارێک ئەکات کە 180 دەرەجە جیاوازە لەگەڵ کارەکەی خۆیە جیاوازی هەیە چی پێویستەکە کەسێک ماستەری هەبێت لە بوارێکە لە بوارێکی ترا کار بکە کە هیچ پەیوەندی بە بابەتەکەی خۆیەوە نەبێ کەسێکمان نییە ئیشەکەی خۆی خۆش بوێ و حەز بکات خاوەنی ئیشێکی زۆر باش بێت هەموو کەسانی ئەگەر ئیجازە فەرمووی کە لە دەرچووی زانکۆ پێبانگاکانن بە سێ قۆناغات هەیە پەڕێ واتە ئەتوانی پۆلێنیکەین بیانکەین بە سێ بەشەوە بەشیشان ئەو کەسانن
کاتێک کە زانکۆ تەواو ئەکەن لە سەرەتا تاقو کۆتایی هەدەفی ڕاستەقینی ئەوان ئەوەیە لە کەرتی گەشتی بە موچەیەک دا بمەزرێن موچەی مانگانەی محددی دیاریکراوی جێگیر هەموو سەری مانجێ وەریگرن ئەم کەسانن کە زۆر باوەڕ و ئیرادەی باشیان بە خودی خۆیان نییە سیقیان بە نەفسی خۆیان نییە و کەسانێکن ئەیانێ لە ناو بازدەشی داخراوە بمێننەوە لە ناوچەی ئارامیە وهن پێ باشە کە ئەمە داهاتویشی باشە چونکە لە کۆتاییە خانە نشینە بن ئەمە جۆرێکە لە تەمینی حیات و لە زەمان و گەرانتی بۆ ژیانی ئەوان ئەمە هەندێکیان وابیرەکانەوە هەندێکیان نەخێر پیان خۆشە کاتێکە دەرچوون لە زانکۆ با بڵین تەخەڕوجیان کرد بڕوانامەیان بەدەستێنە بچن لە کەرتی تایبەتە ئیش بکەن لە پرۆژە گەورەکانە ئیش بکەن و خۆیان بەرجەستەکەن خۆیان بناسێنن ئەمە لەوەی پێشوو باشترە و بیکردەوەی زیرەکانەیە فراوانترە بیکردەوەشی تەندروستە بەڵام باشترینیان ئەو کەسانن بە هیچیان ڕازی نابێ ئەوێ خودی خۆی بزنسێکی سەربەخۆی هەبێ خۆی ئیبداع بکە خۆی تازەگەری بکە خۆی داهێنان بکە خۆی بزنسێکی بچوشی هەبێ ئێتر بە ئۆنلاین دەست پێکات بە پارێکی کەم دەست پێکات بە بیرۆکەیشی بچووک فکری تیجاری بیرۆکێکی بچووک لە کۆتایی بە خاوەن بزنسێکی بچووک و گەشەی پێدا و گەورەیەکە و فراوانێکە لە دواییە خۆی دەبێ بە خاوەنی پرۆژە و خۆی دەبێ بە خاوەنی اقتصادێکی سەربەخۆ ئابووریکی سەربەخۆ و ئەگا بە سەربەستی دارایی و خۆی دەبێ بە سەرچاوی داهات و مادیشی بەهێز بۆ خودی خۆی ئەمانە زیرەکترین و باشترینەکانن کەوا بیرەکانەوە ئەمە لە ڕێژە دەگمەنەکەشە کە هەمانە کە هەوڵ بە خۆی بزنسێکی نوێ دروستکە بۆی لە بیرمانەچێتەوە حەزم کرد ئەوە بپرسم پێشیش وتم وتە چەند یان چەند خاڵێکی ڕێنوێنی کاری هەیە بۆ ئەوەی کە بە دوای کاردا دەگەڕ و کاری شیایی دەستکەوێت چین ئەو خاڵانەی کە ئێمە پێویستمان پێبێ من بتوانم کارێکی گونجاوم دەستکەوێت بە حەز و خولیای خۆم یەکەم ئەبێتەوە حەزت بۆ کارە هەبێ حەز زۆر مهمە حەزت لە چ کارێکە یعنی عاشقی چ جۆرە ئیش و کارێکی ئەوە بزانی و دوای ئەوە توانای خۆت بناسی بەباشی و ئەم توانای خۆت گەشە پێ بدەی پەروەردەکەی بەهێزیکەی لەسەر ئەم بابەتە داتا و زانیاری کۆبکەراوە بە دووەدا چۆن بکە لە یوتیوبە لە گوگڵە سێرچ بکە معلومات وەرگرە بەشداری کۆرسەکان کە کۆرسی ڕاهێنان و گەشە پێدان کۆرسی ئۆنلاین وەرگرە پرسیار بکە واتە خۆت دروستکە کەسانێکی زۆر عاقڵ و زۆر باش هەبووە لە ناو هەرێمی کوردستان و لە ناو شاری سلێمانی لە سەردەمی کەرانتینە و ڤایرۆسی کۆرۆنا لەو چەند مانگەی کە حەسر بووە لە ماڵەوە دانیشتووە بە کۆرسی ئۆنلاین بەباشی فێری زمانی عەرەبی بووە فێری زمانی ئینگلیزی بووە فێری زمانی تورکی بووە کۆرسی ئۆنلاینی وەرگرتووە ئەسڵەن خۆی دروست کردووە لەسەر خودی خۆی ئیشی کردووە و بەرهێنانی لە خۆیان کردووە کاتێک کاک دیاری کە جەنابە دەچی بۆ کۆمپانیاک سیڤیە تەقدیمەکەی ئەم سیڤە لەگەڵ واقعە ئەگەر هاوسەنگ بێ زۆر گرنگە ئەگەر لە ئینتەرویو یەکەم و دووهەم دەرچی لە کاتی چاق پێکەوتن مەهارەتی جەنابەت فەیسی جەنابەت ئەناقەتی جەنابەت دەرەکەوێت توانەکانی بەڕێزت لە کاتی ئەو چاو پێکەوتنە باشە ئەو سیڤی جەنابەت ئەگەر جەنابەت زمانی عەرەبی ئینگلیزی مثلا فارسی لە دوای زمانی دایک بزانی لە دوای زمانی دایک چەند زمانێک بزانی و اختصاصت هەبێت لە بوارێکی زۆر باشە و لە تێست و تاقیکردنەوە نەترسی بۆیە زۆربەی کۆمپانیەکان مندەی مانجێک تا 2 مانگ تا 3 مانگ دانێن بە مودەی تێست تاقیکردنەوە تاکو کەسی بەرامبەر ئەگەر لە تێستەکە دەرچوو اینجا توانن گرێبەسی لەگەڵا بکەن بۆ ساڵی یا بۆ چەند ساڵی لەسەر ئەوە دەست خۆش بێت ئەوە کۆمەڵ خاڵی گرنگە پێوتین بۆ ئەوی کە داواکاری پێشکەشەکە بۆ کارکردن سەبارەت بە کۆمپانیەکان و بەشی HR و بەشی تێستکردن من هاوڕێم هەبووە چۆتە تێستکردنەوە لە یەکێک لە کۆمپانیا گەورەکانە فرسەتەکان کەمن بۆ ئەمە دەڵێکی تا چەند پرۆفێشناڵی تێستکردنی ئەو کارمەندانە باش و پێویستە لە لای ئێمە بۆ نمونە هەمان ئەوەی کە بۆی باسکردم لە کاتی تێستکردنە تەنها یەک جار تێست کراوە ئایا ئەمە تا چەندێک ڕاستەمە بۆ کۆمپانیەکان و خاوەنکارەکان یعنی کاتێکە کەسێک سیڤیەکیان پێشکەشەکە سیڤەکەشیان بەدڵ دەبێت فلتەرەکان و مەرحەلەکانی تێستکردن چۆنن دەبێت چۆن بن ئەو کەسانەی کە وەکو لیژنەیە دانیشن کەسی بەرامبەر
چاپێکوتی لەگەڵا دروستەکەن و پرسیارەی دەکەن و قسەی لەگەڵاکەن توانەکانی کەسی بەرامبەریان بۆ دەرەکەوێت لە چه ئاستێکە لە چ لێڤڵێکای ئایا لە ئاسی تەمۆحی ئەواندایە ئایا ئەم کەسە گونجاوە بۆ ئەم بەشەی ئەوان ئایا ئەمە فرۆشارێکی سەرکەوتووە لە مارکتینگە باشە دەکرێت ببێتە مندوبێکی سەرکەوتو دەکرێت ببێتە ژمێریارێکی باش یا لە بەشی ئایتیە شارەزایی باشی هەیە ئایا ئەم کەسە ئەبێت چۆن دەتوانێت داهاتی مادی بۆ کۆمپانیەکە زیاد بکات چۆن دەتوانێت واتە فلتەری یەکەم لە ڕێگەی دانیشتن مقابلەکردنی کاتی وەرگرتنی سیڤەکەیە بەڵێ من بەڵێ کەسی خاوەن کۆمپانیا کاتێکە پارە موچەی مانگانە ئەدا بە شخصێک ئەوێت لەوە زیاتر ئەو کەسە پارە بەدەستبێنێ واتە فراغێک سپیسێکی گەورە گرنگ بۆ کۆمپانیا پڕکاتەوە و داهاتێکی مادی باش بۆ کۆمپانیا دروست بکات باشە لەم چاوپێکەوتنا خاوەن کۆمپانیا کەسی شیا و ئەدۆزێتەوە بە پێی ویستەکانی خۆی بە پێی پێداویستەکانی خۆی بە پێی ئەو بۆشایی کە هەیەی ئەوێ بە کەسی بەهێز و بەتوانە پڕی بکاتەوە بەڕای من ئەو کەسەی کە دەچێت من کەسێکم سیڤیی خۆم تەقدیم کردووەمێ لە کۆمپانیاکە ئیشکەم لە بوارێکە لەو بوارێکە داوایان کردووە باشترین کەسیان پێویستە بین لە بواری ئایتیە لە بواری ژمێریاریە لە بواری HR نازانم هەر بوارێک بێ بۆ بەشی مارکتینگە بۆ ڕێکلامە ئەگەر من لە توانەکانی خۆم ڕاببینم ئەڵم مانجی یەکەم $1 پارە وەرناگرم و بە تەحەداوە ئیشەکەم و تێستم بکە لە تێستیش ناترسم ئەو ئەرکی کە سەخت و قورسە پێم بسپێرە من ئەنجامیە ئەگەر منت بەدڵ بوو ئەو کاتە لەسەر پارە قساکەی ئەزانی کەسانێک هەیە لە کۆمپانیا ئیشەکە مەعاشی مانگانەی 300,000 بەڵام لە نفسی کۆمپانیا کەسێکی تر هەیە 3 ملیۆن دینارە 300,000 دینار لەگەڵ 3 ملیۆن دینار چەلی فەرق وانە کەسانێک هەیە لە کۆمپانیا گەورەکانە سالاری موچەی مانگانەی $200 بەڵام هەیە لە نفسی کۆمپانیا و پرۆژە ئیشەکات $2,200 و هەشە $10,000 مؤسسە هەیە شوێنی دامەزراوی گەورە بچەی مانگانەی $20,000 بۆ یەک کەس $2 بۆ لەبەرەوەی کە ئەم کەسە های کوالیتیە کوالیتی بەرزە ئەم کەسە لانی کەم 20 ئەوەندە داهاتی مادی ئیزافەکە بۆ کۆمپانیا بۆیە ئەمە شایستی ئەوەی کە $2 پارەی پێ بدرێت ئەمە ئەومان پێ بڵێ چۆن کارمەند بتوانێت ئاگاداری ئەو بێ ئەو کوالیتی خۆی بەکاربێنێت چۆن بزانێت کە من گەیشتومەتە ئەو کوالیتی پێویستە سەلەرێکەشم بەعاشەکەشم بەرز ببێتەوە و یەکەم جار ئەمێ ئەویانم پێ بڵێ چۆن کارم بزانێت دوای ئەوە تێکەڵ نەبێت مشتێکت پێ بڵم لە چاوپێکەوتنا من وەکو کارەکانی خۆم لە بواری بزنسا کەسانێکی زۆر هاتوون کاتێ من کەسێکم پێویست بوو بێ لە بواری HR سەر چاوم ڕۆیەکان کە کارم بۆ بکات کەس هەبووە من پێم وتووە معاشی بلی بانگانی جەنابەت بۆن بووە 800,000 ڕازی نەبووە و توێتی بە 1,800,000 ئەو کارە ناکەم لەبەرکە لە توانەکانی خۆم ڕابینم خۆمە ناسم من چیان لەبەرەوەی کە من لە فڵام و ئەسەسەی گەورە کارم کردووە سیڤەکەم بەهێزە باگراوندێکی بەهێزم هەیە ئەرشیفێکی دەوڵەمەندە بۆ بابەتی خود ناسێکە بەڵێ کە خۆتت ناسی بەهای خۆتت زانی قیمەتی خۆتت زانی نرخی خۆتت زانی لە خۆتت ڕابینی ئەچیت بەگشت مستەحیلە بەداخۆ کاتی بە بەرنامەکە هەر لێرە شۆ زۆر میوانم هەیە ینی ئەبێ گەرنتی ئەوە بکەم جارێکی کە بەشێکی کە قسە بکەینەوە جا بەڕێزی هیوادارم یەکێک بیلەوانە لە کۆتاییە ئەمەوێت ئەوەمان پێ بڵێ تا چەند دروستە لە یەک کارە تەمەنێک بەڕێ بکەین ئێمە لە باو باپیرانمە ڕەنگ شتێکمان بۆ مابێتەوە یەک جار مۆزەفێکی دەستکەوتووە ئیتر هەموو عمری لەو کارگەیە بووە لەو دائیرە حکومیە بووە و تا دواتر خانشینێکی دەستکەوتووە بەڵام ئەوەی ئەوان ئەوەی باوکم باپیرم بۆ هەمڕۆی ئێمەش دروستە و تا چەندێک کارمەند دەبێت ئاگداری ئەوە بێ هێز و توانە و تاقەکانی لە یەک دەستگای کارکردنە بەسەر بەرێمێ ئەوە کۆتایی بابستەکانمان بێت چونکە ساڵانێکی زۆر هەر لە یەک شوێن کارکەین یان پێویستە بڕۆین بگەڕین هەندێک جارەگە ساڵانێکی زۆر لە شوێنێکە کارکەی ببێ بە سەرچاوی داهاتی مادی بەهێز بۆ تۆ و کەسێکی بەهێز و ناسراوبی لەو بوارە و کەسێکی سوود بەخشبی بۆ خۆت و بۆ چواردەورەکەت ئەمە شتێکی خراپ نییە کە تۆ اختصاص لە بوارێکی زۆر بەهێز ئەگەر داهاتەکەی لەگەڵی زیان نەکات ساڵەکانی تەمەن ئەوە کارەساتە ئەوە کارەساتە من باسی گەشەکردنەکەم چۆن تۆ کارمەندێکیت لە بوارێکە دوایبی بە بەڕێوەری گشتی
دوای دەبی بە خاوەن بەزەسێکی سەربەخۆی خۆت واتە ئاستەکانە بڕی بەڵام لەوانەیە من خودی خۆم باسی خۆمەکەمەک و ئەزمون لەوانێت تا ئێستا 30 بۆ 40 کاری جیاوازم گۆڕی بێ لە کۆتاییە بە فلتەرا تێپەڕێت باشترینیان کە خۆت ئەدۆزیتەوە کە دەبێتە سەرچاوێکی داهاتی مادی و داهاتی بەهێز بۆ تۆ کامیانە بەس ئەوانەی پێشوو خراپ نین ئەوانە هەمووی ئەزمونە هەمووی تۆ پیا تێپەڕی و ستێپەکانە بڕیوە لە کۆتاییە خۆت ئەدۆزیتەوە لە اختصاص وەرئەگری تایبەتمەندی خۆت ئەدۆزیتەوە لە بوارێکە ئەزانین لەم بوارە لە هەمویان باشتری بەهێزتری سەرکەوتوتر ئەبی بۆیە گەشە بەم بوارە ئەدەی ئەوانی پێشوژە بێ بە ئەزبوونیشی باش بە باگراوندێکی باش و شانازیشی پێوەکەی کە لە کۆمەڵی بواری جیاوازە ئیشت کردووە لەمانە دەرس و پند و عیبرەت و وەرگرتووە و سوودی وەرگرتووە و ئەزمون و وەرگرتووە و بێ بە کەرەستێکی زۆر باش بۆ ئێستا کە بەکاری بێنی وی کە بەرەو داهاتوو هەنگاو بنیت و بڕۆی بۆ شێوازە دەسەکان خۆش بێ کاکەوان داستان زۆر سپاسەکەم ڕاوێژکاری بازرگانی و هەڵبەتە ئێوە وەکو پێشی وتم ڕاوێژکاری خێزانی و هەندێک چەند پسپۆڕێکی تریشتان هەیە بەڵام ئێمە تایبەت بۆ لایەنە بازرگانیەکە زۆر سوودمان وەرگر لە قسەکان دەوارێت تایبەت کرد بۆمان هیوادارم هەموو لاوانمان قوتابیان گەنجان هەمووان زۆر بە وردی و بە باشی سوود لە تەمەنی خۆیان لە ساڵەکانی تەمەنی خۆیان وەرگن لە کاتی خوێندندا بەڕاستیت کە ئاگدار بن کاتی فێربوونە کاتی هەڵەکردنە کاتی ئەزمونکردنە لەبەر ئەوەی کاتی تۆ کاتێکە قوتابخانە و زانکۆ تەواو دەبێت ئەنجا کاتی فێربوون نییە ئەو هەڵە زۆر باوە لە نەو کۆمەڵگەی ئێمەدا کە دەوترێت کاتێک کە چووی هەر شوێنەکارت کرد دوایی لەوێ خۆت فێر ئەبی لەوێ بەرپرسی بەشەکە خۆی فێرتەکات چی پێویستە نەخێر تۆ ساڵانێکی تەمەرت بەڕێ دەکەی بۆ فێربوون بۆ گەشەدان بە خودی خۆت بۆ تواناکانی خۆت زیادکەی بۆی کە چوویتە کارکردن وەکو کاکەمال وتی یەکێک بی لەو کەسانی کە تۆ بڵێ من خۆم ئەناسم ئەزانم پێویستە چەند وەربگرم هیوای سەرکەوتن لە ساقیتان بۆ دەخوازم زۆر سپاس جارێکی بەخێربی شەڵات بینینەوە زۆر سپاس